تشتێ دەهات پێشبینیکردن لێ باکوورێ ڕۆژهەلاتە حەلەبێ ڕوودا هێزن ئۆپۆزیسیۆنی و هێزن سووریا دیموکرات لە هەفکەتن لەگەڵ هەف سنووربوونا هێزن پرۆسەیان مڕتەلا فورات گۆ تورکیا پشتەوانیاوان دکا دەگەل هێزن سووریا دیموکرات لە گوندەوارێن باشوور و باشووری ڕۆژاوای باژارۆکێ مارە شەردنەبەرە هەردوو ئالیاندا دەرکەت هەرچەندە ئەڤ یەکژە ئالیە چاودێرین شەڕی سووریایەوە دەهات پێشبینیکردن ji ber herdû hêz ji hev cudane û armancewan ji hev cuda ye hêzên Sûriya Demokrat dê xwazin navbera Kobanî û Efrînê bigirin dago yek parçeya yekgirdî dibin kontrola wan de ba hêzên grûpên opozisyonê jî bê piştevaniya Tirkiyeyê derbas wê navçêbûn heya heseda armanca xwe pêk neyna lê dihat pêşbînîkirin şev di navbera van herdû aliyan de lê bajarokê bab derkeva dema herdû hêz berê xwe bikin babê lêberî bigihêne babê li hevketin دەما سێ ڕۆژانە شەر دەستپێگریە دەستپێکێ باڵەفڕین شەڕین تورکیا سەنگەرێن هێزین سووریا دیموکرات 24 جاران بردومانکردن پشترە شەردنابەرە هەردوو هێزاندە لێ گوندین شێخ عیس و حرپەلە و ئوم حۆش دەرکات لە ئەگۆری ئامارێن دەستپێکێ ده ئەندامێن هەسەدێ شەهید و بریندارکەتنە و سێزدە چەکدارێن ئۆپۆزیسیۆنی هاتنە کوشتن و 20 دنجی بریندار بوونە هەروەها دە ئەنجامە بردومانە باڵەفڕین تورکیایدا هژمارە وڵاتی شەهید و بریندارکەتن هەفسەرۆکی پارتیە یەکێتیە دموکرات صالح مسلم دەهات پێوینەکەدا دەگەل کەناڵا DW ئەڵمانی دەڕاگەاند باڵەفڕین تورکیا بە هەماهەنگی دەگەل رووسیا و ئەمریکادا هێزن هەسەدێ بردومانکردنە ئونها بێدەنگی هەڵبژاردنە وش دەستپێکە هاتنە تورکیا بوون ئەباخە سووریایوان هەردوو وڵاتان بێدەنگی هەڵبژاردیە ئەف هەمانگیا رووسیا و ئەمریکا دەگەل ئەنقەرە و بێدەنگیاوان لە هەمبەر بردومانکردنە هێزن سووریا دیموکرات لە جەم چاودێرێن شەڕی سووریایی نەپێشبینیکری بوو ji ber dehaya derbazbûyî de Mosko Washington pêşberke dikirin heya hêzên Sûriyayê Demokrat bikişînin aliyê xwe di şerê li dijî Daişê de lê hinek cihê çavdêran vê helwesta Amerîka û Rûsya bê tevlî hevbûna rewşa navçeyê didin û dibînin Amerîka niha hemû giringê didê operasyona Muslî û naxwazê berketin lêgel Tirkiyeyê bandorî pxêsir operasyona Muslî ji ber wê çavê xwe li hember berdûmana Tirkiyeyê girtiya herwiha Amerîka dixwaze Tirkiye di operasyona Reqqayê de beş derbike di hember de jî Rûsya mijûrî yek alîkirina mijara Helebê û dixwaze Tirkiyeyê dest ji Helebê berdê di hember de ew çavê xwe li berdûmanên Tirkiyeyê digira. İbrahim Adem, NRT